نێرمان ئاراس ڕەسوڵ لە شاری ڕانیە وەردەگرین. ئاراس سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. خۆپیشاندان و سەرهەڵدانی هاوڵاتیان بەردەوامە و ڕەوشی ئەمنی شار چۆنە؟ ئەو هێزەی کە هێنراوەتە شاری ڕانیە هەر لەوێ ماوەتەوە یاخود نا؟ دیارە ئەمڕۆ تا ئێستاوەی کە من لەگەڵ بەڕێستان دەکەم جم و جۆڵی خۆپیشاندان لە شاری ڕانیەوە لە ناحیەکانی دەوروبەری تا ئێستا دەست پێ نەکردووە، بەڵام ئەو هێزە سەربازیەی کە هاتوۆتە سنووری ئیدارەی ڕاپەڕین هەر لە شوێنی خۆی بەجێگیرکراوی ماوەتەوە. هێزی سەربازی زۆر لە شوێنە گشتیەکان و لە ناو بازاڕ و لە پارکی دەواازەی ڕاپەڕین جێگیر کراوە بە هەمەڕی سەربازی و چەکی قورسەوە. تا ئێستا لەو سنوورە بوونی هەیە و دەمەوێت ئاماژە بۆ بکەم کۆیکە ئێستا لێرە لە پشت منەوە بەڕێوە دەچێت لە 19 مانگ ئەو خۆپیشاندانەی کە دروست بوو و گرژی و ئاڵۆزی کەوتە نێوان خۆپیشاندەران و پاسەوانی بەشێک لە بارەکەکان. ئێستا هەڵەتێکی نەمامچاندن لە شوێنی ئەو شەهیدانە ئەوەی کە ئێستا هاوکارم بۆتان دەگوازێتەوە. ئەو شوێنەیە کە دوو هاوڵاتی شەهید بوو لێرە جەستەی ئەوان کەوت بە زەویدا و لە ئێستا لە شوێنی ئەو شەهیدانە کە سوکارەکانیان هەڵمەتی چاندنی نەمامچاندن بەڕێوە دەبن و دەمەوێت ئاماژە بۆ بکەم ئەگەر هاوکارم یارمەتیمدا ئەوە بەشێکە لەو هێزەی کە ئێستا لە دەوروبەری کۆمەڵگەی فەرمانەکانی شار ڕانیەوە دیوانی قایمەتی قەزای ڕانیە. ئەمە بەشێکی ئەو هێزانەیە کە لێرەدا ماونەوە دیارە ئەوانەی کە چەکی قورس وە هەمەڕە سەربازیەکانیشن لە پشتی ئەو هێزەوە کە ئێستا دیارە جێگیر کراون. هەروەها من دەمەوێت ئاماژە بە خاڵکی تر بکەم کاکزانە دەنگۆی گۆڕینی سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین هەبووە. باس لەوە کرا کە ڕێباز بیرۆکەی لە جێی حەمید عەبدوڵڵا سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین دانرابێ. من بۆ ڕاستی و دروستی ئەوە پەیوەندیم بە سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین کرد، بەڵام ئەو ڕەتی کردەوە کە ئەو دەستی لە کار کێشاوێتەوە یاخود لادرابێت لەسەر کار و تا ئێستا ئەو لە شوێنی خۆی بەردەوامەوە. سەبارەت بەو هێزەی کە لە شاری ڕانیە هەیە من پرسیاری ئەوم لێکرا وتی ئەو هێزە بۆ پاراستنی دام و دەستگا حکومیەکان هاتووە دەمێنێتەوە. لە بەرامبەریشدا من جارێکی تر هەر لەم مەقاسیما کە سوکاری شەیدان لە گۆڕستانی شاری ڕانیە بەڕێوان برد چەندین کەس هاتی و مامۆستای ئاینی لێبوو پرسیاری ئەوەم لێکردن ئەوان سوورن لەسەر ئەوەی کە دەبێ ئەو هێزەی هاتوۆتە شاری ڕانیە بە زووترین کات شاری ڕانیە جێبهێڵێەوە. ئەوان لە ئاگری جێنەهێشتنی ئەو هێزەدا ئەو کە سوکاری ئەو شەیدانە بەڵێنی ئەوان داوە کە دەستنە ڕیزی خۆپیشاندانەوە مەودای خۆپیشاندانەکان بەڵام بەڕەوتێکی هێدی و لەسەر خۆی بەڕێوە دەبن و دەستنە ڕیزیانەوە بۆ ئەوەی ئەم هێزە سەربازی کە هاتوۆتە ناو شاری ڕانیە بە زووترین کات شاری ڕانیە جێبهێڵێت و هەروەها داوای ئازادکردنی ئەو خۆپیشاندەرانە دەکەن کە شەوی ڕابردوو هەڵمەتێکی ڕەشبگیری لەلایەن هێزێکی دەمامکدارەوە هەڵکراوەتە سەر ئەوانەی کە چالاکانی خۆپیشاندانەکان بوون و دەستگیر کراون. تا ئێستاش بە پێی زانیاریەکانی ئێمە بەشێکی زۆریان ئازاد کراون. بۆیە داوای ئەو کەسایەتی و مامۆستایانی ئاینەی سنووری ئیدارەی ڕاپەڕین بۆ هێزە ئەمنیەکان ئەوەیە کە بە زووترین کات ئەو ئەوانی کە دەستگیر کراون ئازاد بکرێن بۆ ئەوەی بارودۆخەکە لەوە زیاتر ئاڵۆز نەبێ و داواکاری سەرەکی ئەوانیش جێهێشتنی ئەو هێزە سەربازیە زۆرەیە کە هێنراوەتە شاری ڕانیەوە ناحیەکانی دەوروبەری. زۆر باش ئاراس، دەنگۆیەوە هەبوو کە ئەمڕۆ لە ئیدارەی ڕاپەڕین و سەنتەری شاری ڕانیە نوێژی هەینی لەسەر شەقامەکان ئەنجام بدرێت. ئەمە هیچ ئامادەکاریەکی بۆ کراوە یاخود هەر دەنگۆی ئەمە بەس لە ئەنجامدانی نوێژی هەینی لەسەر شەقامەکان چییە؟ بەڵێ من ئەوەی کە لە سەرچاوی ئەوانەی کە پێشڕەوی ئەو خۆپیشاندانە دەکەنەوە گەنج و هاوڵاتیانی کە هاتوونەتە سەر شەقام زانیاری ئەوم پێگەیشت کە ئەوان شەوی ڕابردوو بڕیاری ئەوان داوا لاگەری ئازاد نەکردنی هاوڕێکانیان و جێنەهێشتنی ئەو هێزەی کە هاتوۆتە ناو شاری ڕانیە و ناحیەکانی دەوروبەری بەردەوام دەبن. خۆپیشاندان و نوێژی هەینی لەسەر شەقام دەکەن، بەڵام ئەوی تا ئێستا من قسە لەگەڵ ئێوە دەکەم جم و جۆڵی خۆپیشاندان بەدی ناکرێ و ئەو هێزە هەر لە شوێنی خۆی ماوەتەوە. ئەوان جارێکی تر ئەو پەیامە بە حکوومەت بدەن کە ئەوان داوای ژیان دەکەن، داوای خۆشگوزەرانی دەکەن، وەکو ئەوەی کە ئێستاش کە سوکاری ئەو شەیدانە ئاماژەیان پێکرد و خستیانە ڕوو کە ئێمە
داوای مافی هاوڵاتیان دەکەین و داوا دەکەین کە حکوومەت یارم لە ئاستی باڵا بێتە سەرخەت و بەدەنگ داواکاری خۆپیشاندەرانەوە بێ بۆ ئەوەی چیتر ڕەوشەکە بەرەو ئاڵۆزی نەچێت و ینی ئەوەی کە بە تایبەتی دانیشتوانی ڕانیە و سنووری ئیدارەی ڕاپەڕینی بە تەواوەتی نیگەران کردووە بە سەربازگەکردنی ڕانیە و ناحیەکانی دەوروبەریەتی. زۆر باش ئاراس، ویستم ئەوە بپرسم کە هەرچەندە ئەمڕۆ ڕۆژی هەینیە بەڵام لە ڕۆژانی ڕابردوو لەگەڵەوەی کە ئەو هێزە هێنراوەتە ناو شاری ڕانیە ژیان ئاساییە لە ناو شاری ڕانیە، دوکاندارەکان و خاوەن پیشەکان دوکانەکانی خۆیان دەکەنەوە، خەڵک دەچێتە سەرکار یاخود چاوەڕێی کۆتایی هێنانی بەسەر بازگەکردنی شاری ڕانیە دەکەن؟ بەڵێ بێگومان لە ڕۆژی 19 مانگەوە کە ڕۆژی دەستپێکی خۆپیشاندانەکان و ینی ئەو ڕۆژەی کە خۆپیشاندانەکان ئاڵۆزیان کەوت لەو ڕۆژەوە دوکان و بازاڕەکانی شاری ڕانیەوە ناحیەکانی دەوروبەری تاکوتەرا کراونەتەوە، جموجۆڵی بازرگانی لە ناو بازاڕەکانی شاری ڕانیە بە تەواوەتی وەستاوە، دوکاندارەکان لە ترسی سەر و ماڵیان چوونەتەوە ماڵەوە و بازاڕەکانیان داخستووە. بۆیە تا ئێستا کە من قسە لەگەڵ ئێوە دەکەم جموجۆڵی بازار و هاتوچۆی بازار ئاسایی نەبووتەوە کە ئەوەی ئەم هاتوچۆیەتی کە هەیە و دەکرێت لە ناوشاری ڕانیەیە ڕێگاکان هەرچەندە بڵێن ڕێگای هاتوچۆکان دانەخراون هاتوچۆ هەیە، بەڵام بازار و جموجۆڵی بازرگانی لە سنووری ئیدارەی ڕاپەڕین بە تەواوەتی وەستاوە. ئاراس ڕەسوول ڕاستەوخۆ لە شاری ڕانیەوە لەگەڵمان بووی، زۆر سپاس بۆ زانیاریەکانت.